سڵاوی خۆی گەورەتان لێبیتن خوشکان و برانی بەڕێزم ئێوارەتان باش لە پرسیارێکی تردا هاتینەوە لاتان پرسیاری ئەم جارش دەڵێت Vor Ihnen befindet sich ein Fußgängerüberweg. Hinter dem der Verkehr auf Ihrem Fahrstreifen stockt. Wie verhalten Sie sich? لە پێشە خۆت ڕێگایەکی پیادە هەیە بەهێمای هاتوچۆوە باشە بۆی کەوا خەڵک لێ دەپەڕتەوە ڕێگای پیادە لە دوای ڕێگا پیادەکە هاتوچۆکە وەستایە کەواتە چۆن هەڵسکەوت دەکەیت یەکەمیان auf dem Fußgängerüberweg warten den Fahrzeug-Rückstau zu verkürzen. دەڵێ لە سەر ڕێگا پیادەکە ڕادەوەستم بۆ ئەوەی کەوا هەوڵ بدەم درێژی جەنجاڵیەکەی درێژی قەڵەباڵیەکەی کەمتر بکەمەوە ئۆکەی نەخێر لێرەدا هەڵەیە وەڵامی دووەم auf dem Fußgängerüberweg warten wenn keine Person zu sehen sind. دەڵێ ئەگەر بێت و هیچ کەسێک نەبینم کەوا بێت لە جادەکەی پەرتەوە لە ڕێگا پیادەکەی پەرتەوە ئەمن لەسەر ڕێگا پیادەکەی دەوەستم نەخێر ئەوەش حەلەکەمان نییە بەڵکو وەڵامی سێم vor dem Fußgängerüberweg warten Personen das Überqueren zu ermöglichen. لە پێش ڕێگا پیادەکە ڕادەوەستی بۆ ئەوەی کەوا ڕێگا بدەی کە خەڵکەکە بپەڕێتەوە ئاسانکاری بکەی کەوا خەڵکەکە لە جادەکەی بپەرتەوە بۆیە وەڵامی یەکەم و دووەم هەڵەیە لێرەدا تەنها وەڵامی سێم ڕاستە سەرکەوت و سەرفراز بن تکایە پشگیری خۆتان دەربخەن تکایە لایک و شەیری بابەتەکانمان بکەن و هەروەها هیوادارم هەموو لایەکتان ئینشاءڵڵا سەرکەوتوو بن خواتان لەگەڵ